بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين أما بعد ئەمڕۆ شەچینە سەر بابەتێکی تر لەو بابەتانەی دەربارەی مانگی ڕەمەزانی پیرۆز ئادابەکانی ڕۆژوگرتن چەند ئادابێکی هەیە. یەکێکیان لەوانە پارشێوکردن، چونکە لە شەرعی ئاینی ئیسلامی پیرۆزە پارشێو زۆر بایەخی پێدراوە. ئینسانی ماندار نابێت پارشێو نەکە. ئەگەر بە قومە ئاوێکش بێ ئەبێت تۆ هەر پارشێو بکەیت، یعنی هەستاوی قومە ئاوێکت خواردووە بەشکەمبەری ئەو بەرەکەتە بکەوی. پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام تەسەحەڕوا فەئینە فی السحوور بەرەکە، واتە پارشێو بکەن چونکە لە پارشێوە بەرەکەت هەیە. بۆی عولەمایان فەرموویانە بەشکەمبەری ئەو بەرەکەتە بکەوی بە قومێ ئاوش بێ ئەبێ پارشێو بکەی. یعنی ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردوێتی و وتیانشە سەحابە یاوەرانشی هانداوە. چونکە یەکێ لەو پیاوچاکانە ئالی سەلەف ئەفەرمێ بن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، ئەم پیاوە بەڕێزە دەفەرمێت ئەو پارشێوکردنە کە ئینسان دەیکا بەرەکەتی دنیایە و بەرەکەتی قیامەتشە. یعنی شەرت نییە بەرەکەتەکە هەر خواردنەکە بێ و بیخۆی، نە هەر بەیانیان لە ڕەمەزان و غەیری ڕەمەزانشە یەکێ لەوانە نعمەتی نوێژی بەیانی بەرەکەتە. ئەوانەی کە نوێژی بەیانی ئەکەن بەردەوام تووشی ئەو بەرەکەتە ئەبن و ڕزقی بەیانیانش، چونکە بەیانیان دابەش دەکرێت. چونکە لە دنیادا خوای گەورە هێز و تاقەتێک دەداتی، هەموو بەرەکەتەکان، بەرەکەی جەستە، بەرەکەی ڕوحت، بەرەکەتی ژیان و ڕزقت، بەرەکەتی خواردنت بە تایبەتی لە ڕەمەزانە. ئەمانە هەمووی دەگرێتەوە وەک ئەم پیاوچاکە فەرمێ تەفسیری ئەو فەرمایشتەی پێغەمبەری خوای کردووە عەلەیهی سەڵات وسەلام. کەواتە ئێمە خۆمان ڕابێنین ئەبێ بەرەکەت تووشی بەرەکەت بین، پارشێومان لە فکر نەچێت. دووەمیان بەربانکردنەوە، ئیفطار، ئێواران یەکێتر لەوانە لا یەزال الناس بخەیر ما عەجەلوا الفطر. خەڵک ها لە خۆش گوزەرانیە، ها لە خۆشیە، چی کاتێ کەوەی ڕاستەوخۆ ڕۆژەکەی دەشکێنێ، ڕاستەوخۆ ڕۆژەکەی دەشکێنێ. چۆن بانگیدا مەشغوڵ نابێ بەشتی ترەوە، مەشغوڵی نابێ، هەرچی بانگەکەیدا لە هەر کوێوابی ئەبێت و ئامادەی ڕۆژ بشکێن. خوایەکێکی خۆش گەرەکە ڕاستەوخۆ دوای ناخە، ڕۆژەکەی دەشکێنێ. گەرەکە دەستنوێژ بگری بانگیدا دەستنوێژەکە مەگرە، چی بکە؟ ڕۆژەکە بشکێنە. لەسەر دوکانی خەرکی دوکان داخی بانگیدا هەوڵ دەبا خوڕماکە لە دەستا بێ بیشکێنە لە ناو سیارەی مێژە با بگەیمە ماڵ، نا با تووشی خەیرەکە بی، ڕاستەوخۆ لەگەڵیا بیشکێنە. یعنی لە هەرچی شوێنە و مەکانێکا بووی هەوڵدە ڕاستەوخۆ بیشکێنە ئەوەی کە دانراوە بۆمان. وەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاگادارمانەکاتەوە ئەو ئومەتە لە خێرایە گەروا بێت، با تووشی ئەو خێرە بین هەموومان. دوورکەوتنەوە لە قسەی خراپ، قسەی زیادە، قسەی بێسوود ئەبێ لە ڕەمەزانە ئەو شێکێ لە ئادابەکانی ترە ئینسان خۆی بگرێتەوە. پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة فيه أن يدعو طعامه وشرابه. خوا پێویستی بە کەسێک نییە، یعنی کەسێک خۆی نەگرێتەوە لە قسە و لە قسەڵۆک، یعنی قسەی خراپ و قسانێک سوودی نەبێ بۆ مرۆڤ. ئەگە خۆی نەگرێتەوە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە پێویستی بە حاجەتی ئەم شەخسە نییە، یعنی پێویستی بە کەسێ نییە ڕۆژوو بگرێ نەخوا و نەخواتەوە، بەڵام دەمی هەرچی هاتە دەمیان بڵێ خوا ئەمەی خۆش ناوێ، پێویستی بۆ ڕۆژوە نیە. وریابی نەبێ ڕۆژوومان گرتووە هەموو جەستەمان بە ڕۆژوو بێ. سوبحان الله کۆمەڵی خەڵک لە بەیانەوان بە ڕۆژوە، تا ئێوارە سەرەکە ئێوارە نەرگیلەکەی داناوە نەرگیلای کێشێ، شەو هەتا نێمێ شەو سێرەکەی خەریکی دۆمینەیە چایخانەیە. یعنی سەد تۆ مانگی ڕەمەزان کەی وەختە بێ کات، یعنی ئەوەنە کاتت زۆرە لەما سەرفەکەی بەداخەوە
ئەبێ وریابین مسلمان های بە ڕۆژۆ مانگە زۆر پیرۆزە چی ڕۆژ بێت و شەو مەڵێ ڕۆژان بە ڕۆژوو نایکەم بە شەوەیکم ئەمە تو خۆتە خەڵەتێنی چونکە ڕۆژەکانی ڕەمەزان گەورەیە شەوەکانشی گەورێ هەموو کاتەکەی گەورەی ئەبێ وریابین کاتەکانمان وەشتەکانمان وریای دەممان بین زۆر وریابین ئەبێ وریابین تایە رب الصائم پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژوگری وا هەیە لە قیامەتا بەس برسێتی و توینەتی بۆ دەمێنێتەوە ئێستا ئێمە بە حەساب هەموومان 30 ڕۆژ بە ڕۆژوین 29 ڕۆژ بە ڕۆژوین لای خۆمانە وا دیارە ئەزانن لە قیامەتا کۆمەڵی خەڵک دێ 5 ڕۆژا بە ڕۆژ هەیە 10 ڕۆژ هەیە نییە بە ڕۆژ ئەژە خوایە گیان خۆم ڕۆژوم گرتبوو ئەڵێ تو ڕۆژوو نەبووی خوای پەروەردگار پێڵێ بە ڕۆژوو نەبووی 5 ڕۆژ بە ڕۆژووی بۆ من باقیەکەی نە بۆ خۆت بە ڕۆژووی بەس برسی و تینێت بوو ئەجرەکەی نەما سوبحان الله بۆ وریای ڕۆژەکەی نەبووە وریای خۆی نەبوو ئەبێ ئینسان زۆر وریابێ لە ڕۆژووە خاڵێکی تر لەوانە غوسڵکردن بە تایبەتی غوسڵ نابێتە بێژین ڕۆژ و شکاندن زۆر جار پرسیارەکری ئایا ئینسان غوسڵ بکە سنەت وایە غوسڵ پێشی نوێژی بەیانی بکەیت سنەت وایە دوایەوەش بکەیت تەبیعیە ئەسڵی غوسڵ نابێتە کەچی نابێتە شکاندنی ڕۆژوو بەڵام باشتر وایە ئینسان هەرچی کاتێ چی گەنجان احتیلام بوون کچان و کوڕان چی پیاوانش لەشگران بوون ئەو کاتە باش وایە پێشی نوێژی بەیانی ڕستی خۆیان دەرکەن ئامادە بن بۆ ڕۆژێک ئامادە بن بۆ عیبادەت خاڵێکی تر لەو خاڵانە سیواکردن طبیعیە سیواکردن سنەت شە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لولا نشق على أمتي لأمرتهم بالسواك عند كل صلاة يعني أجر بمزانا نابت بار قرصيك بسر أمتكموا أم كده واجب لسريان همون يوجد سواك يبكن سواك بخدم بيجين بخا عفو سواك بخا قرفاند بيشين يوجد كم السواك لدي طبيعي يعني درجة دي سواك لدي طبيعي بلان بآونا هەوڵ دە هەر ئەو دامەی ئەو دەم ئەو ئاوەی ناو دەمی خۆتە بەوە تەڕیکە و بەوە چونکە ئاو بێ ئەو ئاوە بەردەوام فڕەدەی هەتا ئەو ئاوە لە ناو دەم تا نامێنێ عەزیەتەدا زۆرەکە بەڵکو ئەتوانی بە شەو جوان سیواکەت پاکەیتەوە بە ڕۆژ بیدەی لە دەمت ئەمە دەبێت ئەگەر نەیشیکەی تەبیعیە چونکە سونەتێکە بەڵام پێغەمبەری خوا زۆر بایەخی بێداوە صلی الله علیه وسلم ئەبێ ئینسان ئیماندار بزانێ یەکێکە لەوانە بەڵام وەک ڕۆژوو ناشکێنێ ناندان بە ڕۆژوە ئەم شتێکە لەو سونەتانەیە یعنی ئیفطار بێ ئێوارە نانی خەڵک بدەی کەسێ بانکەی موسڵمانێ بانکەی گەورەترین خێرە با بزانێ گەورەترین خێرە حەزەیەکەی زۆر جار ئێستا تو سێر تەماشای ماڵی خوا بکە مەککە و مەدینە پیاوێکە بینی سێرەکەی ئەم پیاوە ئاو هاوە دەستی ئاوەکە دانانە لە بان سفرەکە خورماکە دانانە خۆی گڕێدا تەبعەنەوە خێرێکی زۆر گەورەی گەورەترین خێرە لە ڕەمەزانە ئاوێ بسێنە ئێستا تو کانتۆری ئاوە سێنی 2000 نازانم چەندێکە تەقریبەن کەمترە بڵێ 2000 60 ئاوی تایە ئەگەر ئەم 60 داتە 60 زەلام ئەگەر ئەم 60 ئاوا یەکەم قوم بەو ئاوەی تۆشکانی تۆ ئەمڕۆ 61 ڕۆژیت بۆ نووسی لە تەرازی خوایە بێ ئەوەی نوقسانی بکا لە ڕۆژی ئەوە وەک ئەوەیە ئەمڕۆ تو 61 ڕۆژای بە ڕۆژوو 61 ڕۆژ چێ پاداشتێک ڕۆژش خۆتان نەزانن پاداشتی دیار نییە بەس خوای گەورە خۆی ئەزانێ بەڵام بەمەرجێ یەکەم قوم ئاوەکەی تۆ بێ کە ئیفتارەکە یان یەکەم خورماکەی تۆ بێ جا ئەگەر تو کۆمەڵی خەڵک داوەت کەی لە ماڵی توە ئیفتارکە ئەوە 100% بەرت کەوتە 100% دینەکەی مزگەوت لەوێ پێش و پاشێکی تیا بێ بەڵام لە ماڵە ئەوە 100% بەردەکەوێ ئەو خێرە زۆر گەورەیە ئینسانی ئیماندار زندوی بکاتەوە یان بتوانە بە گوێرەی قەدەری ئیمکانی خۆی ژیانی خۆی ئەوەت پێکرا باشە ئەوەت نەکرا ئەوەی مزگەوت گرنگە چونکە زۆر جای سێژە مامەسا ئەتێژە مامەسا کورە مزگەوت پیسە بێ مامەسا کورە ئەمە نەوێ باشە کورە تو سێ خێرەکەی کە کاکە تو چیەژی تو بێ ژانبی ئەیدی می بخێنەوە پیسی چییە
جا مزگەوت پیس نەبێ و پاکی نەکەینەوە هیلاک نەبین و کەمێ ئەزیێت نەخۆین و ژنەکانمان لە ماڵ کەمێ هیلاک نەبێ و خۆمان کەمێ هیلاک نەبین و ئەیگەرتمانە باشت هەرە بە ئاسانی بسێنین بابە ئیمامی عوسمان هەموو ڕەمەزانی هات فەقیرەکانی کۆ کردەوە هەرم بەهاشتی کڕی بە پارەی خۆی هەر بەهاشتی کڕی لە هەرچی شوێنەکە موسڵمانان پێویستیان بۆ ئەی پێغەمبەری خوا ئەو باخە بۆوان پارەکەم گشتی بۆوان ئەوەنە فەقیر بۆوان ئەوەنە هەر بە ماڵ بە پارە ئەتوانی بەهشت بکڕی بەخۆ هەر کەسێ پارەی بێتوانێت بەهشت بکڕی بە قورئان یعنی تۆ کەسی وایە تۆ گەرەکتە هەموو دنیا چەندێکە لەسەر کوڕێرزیە خێری هەموو دنیا دەستکەوێ ئەتەوێ یعنی ئەم خەڵکە وەک ئەوەیە تۆ گشتی زندوو کردو نەتێلایە بمرێ بڕۆ یەکێک پارەی زەکاتت مەیکە 10,000 و 20,000 و 30,000 و 40,000 ئەم عادەتەمەە بەکەڵ نایەمە ئەمە هیچ بەرەکەتی نییە شخصی وایە پێویستی بە عەمەلیات ئەگەر تۆ یارمەتی نەدەی ئەم پیاوە ئەمرێ قورئانیش فەرمێ چی كأنما أحيا الناس جميعا کەسێ لە مردوو ڕزگار کەی وەک ئەوەی هەموو سەر زەوی لە مردوو ڕزگار کردووە چ خەیرێک چی پاداشتێک تەماشاکە تۆ یەک زەلام بڕوە کەسی وا هەیە کاکە قەرزارە هە لە ژێربارە لێ قەوماوە داماوە بەربەختە هیچی نییە وەڵڵاهی زەعیفەی وایە خۆی و دوو مناڵ هیچی نییە وەڵڵاهی بیشتە ماڵەکەی گریانە دێتە حەمولی ناکی تخوا بۆی دەیتە زەلامێ ملقەوی ئەمەنە ملیەتیان بۆ زەکات دەنبی سوالکەرێت لێ جمعەکان تۆ پارەکەی پێدەی یعنی لە گەڕەکەکەی خۆتان نییە تخوا ئەو سوالکردە مستحقە وەڵڵاهی زەکاتی ناکەوێت بیدەیتێ نایکەوێ بەخۆ ئەو سوالکرد دەوڵەمەنە کاکە ئەوە لەوێ دووسێ خانی هەبێ بابەگیان بگەڕێ بە دوای مستحق ئەو کەسی یعنی هەندێک شەیە بەداخەوە دوو لە ڕۆژەنام نەفسی نزمە موچەیەکی هەیە دوو موچەی هەیە تێتێژە 500,000 قەرزار مامۆستا 100,000 مگەرە کورار عیبە وەڵڵا عیبە زەلامێ ملت ئەوانە قەویە 100,000 ناتوانێ پێیاکەی بۆ خۆت ئەی ئەوانە چی بکەن کە هیچیان نییە داماون بەربەختت ئافرەتی وایە چینی نە ڕاتبێکی پیاوی وا هەیە نە ڕاتبێکی نەبژێوی ژیانەیە فەقیرە ها لە کرێچیە کەسێک نییە کاسبی بۆ بکە تخوامە مستحق نییە ئەمە بیدەینە کەسێک سیارەکەی ژێری دوو دەفتەرە خانەیەکی یا ناو خانی خۆیە خب کاکە نایکەوێ کاکە خۆتان گوناحبار مەکەن بۆ خەڵکێک ئەیلاوەلا مستحق نەبوو تەماشایکە ئەوەی موچەی نەبێ مستحقترە لە موچەدار بەس نییە 200,000 ئەو 250 نییە ئەوەی خانین یا لە کرێچیە ئەوە مستحقترە لەوەی خانی ئەمە شەرع ئەمە دینە یعنی ئەوەی کاسبیەکی و سەرمعاشێکی هەیە ئەوەی کە نیەتی ئەو مستحقترە لەو چونکە هەموومان هەیە ئێمە ئەگە باس قەرزاری کەی گشتمان قەرزاری شخصی وایە من لە بیدای ڕەمەزان و تەلەفۆنم بۆکە دوو موچێ هەیە دوو موچ مامۆستا توخوا بزیێ بەڕێ پارەم بۆچی پایەکەم کاکە وڵا 500,000 ئەگەرێکمە عەمەلیات کە دوو موچەتەیە ناتوانین 500,000 خەڵکەی یعنی من گوناحبار خۆم گوناحبارکەم بۆ تۆ هەڵەیەکی وا ناکەم عاجزەوی ناوێ کەیفی خۆت ئەبێ وریابین ئەو کەسانەی کە مستحقن با بازار گەرم نەکەین کۆمەڵی خەڵکەیە پشتی داوە تۆ تااقەت ئیشی نییە هێژار وەڵا ڕەمەزان هاتەم زەکات مەدەنێ فڵان کەس ئەیتێرێ و فڵان ئەیتێرێ تیش بۆ بکەم ئەمەمانشەیە من شخص وان لا هەیە پیاوەکەی بۆ خۆی دانیشتووە لە ماڵە و ژنەکەی نێریشکە کورە دە بڕۆ ماڵ مامۆستا بڕۆ ماڵ فڵان و بڕۆ ماڵ فڵان و بڕێ پارە بێرەم ڕەمەزانە خوا کەریم ئەبێ وریابین ئەو شتانە لەگەڵیدا حوتەمیان تەراویح من قام رمضان إيمانا واحتسابا تراويحمان أبي بايخي بيبدي باشدار بيلو تراويح أبوي خير وبركة الدسكة وقيام الليل الدسكة إنت التراويح كان بجوري أندازي خويا مسلمان كان تراويح الرازي ما بن بها شركاته أما شركاته كين أما خير وبركة كي جماعتك كي لبروح حديثة من قام رمضان إيمانا شو كوتي أنا قل جماعتها بكيلو قل جماعتها السلام ديتوا خير يوتك كوي كتنك خيرك وكويت بعني وروج بس رازي ما هو برو لە ماڵە گەتوانی نوێشتر بکە هەتا پێتەکرێت ئیمامی عومەر هاتە مزگەوت خەڵکی بینی بێتاقەتە ئەو خۆمانیسە ناتوانێت تەحەموڵ ناکە خەڵک تەحەموڵ ناکە
من زۆر جار لەگەڵ نوێژی کورتام هەتا پێم بکرێ کورتێکەم حەزەکەم وابێ چونکە زانی بۆ ئیستا من نەتوانم نوێژە بکەم بۆیەوە 100 کەس لە پشتمە نوێژکە من 100 خێرمێ من دایمە سەعات لە نوێژەکانە فکرەوە بکەمەوە من حەزەکەم پاداشتی خۆم زۆر بێ حەزەکەم مزگەوتەکەم پڕ بێ نەک بۆ ئەوەی دەنگداتەوە نا والله وبیلای نیەتم ئەوەیە ئەڵێم خوایە خۆشایەتی ئەگەم مزگەوتە 1000 کەس نوێژکە من ئیمشەو 1000 نوێژم بۆ نووسێ بێژگە لە نوێژەکەی خۆ چونکە من سەبەبم من ئاسانکاریەکەم بۆ خەڵک بۆی خەڵک بێت ئەگەر من بما عەزیێت بۆ ئەو خەڵکە لەوێ خوا محاسەبەم کاسبەینێ بڵێ تۆ بیتە سەبەب ئەو خەڵکە تاونا لە مزگەوت ڕای کرد ئەمە دوو شتی جیاوازە زۆر جار وابین بۆ ئەوەی خەڵک کاکە کەم نییە لە سەعات 4 ئێمە دەمەگرینەوە لە 4 تا نێزگەی 7 چەند ساعت 14:30 15 کابزەم وایە تقریبا 14 ساعات و نیم من هیچیش ناکەم بەیانی خەومەتانی مەڕۆ تا ئێوارە و تێم و خۆم ئاوا بڕێ قسەکەم لێرە هیلاکەم من سێر خۆمەکەم ئەی یەکێک بەیانیان چێ بچێ بۆ کاسبی هەتانی مەڕۆ کاسبی بکا فەقیرە بەم گەرمایە بێتەوە ئەبێ حاڵی چی بێ شەوتێ بۆ لای من فەقیرە پیاوێکی وەتەمەنە فەقیر 1001 نەخۆشیەیە خواخوایەتی نوێژەکە زوو تەواو بکەی دەست نوێژەکەی نەشکی 1000 حاڵەتی ترمانەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژی کورت کردەتەوە بۆ منداڵێک لە نوێژی فەرز نەک سونەتش نوێژی فەرز نوێژی فەرز بۆ نوێژی کردووە دەنگی منداڵێکی 20 نوێژەکەی پەلەی تیا کردووە یعنی ئەمە قاعیدەیە ئیستا من نوێژ بکەم تو نوێژ بکەی بۆ خۆت چەندێ درێژی یەکەی تۆ بکەرەوە تو مێژە پێغەمبەری خوا نوێژی درێژ بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆمەڵە سەحابە بوون حەزیان بە نوێژ درێژی بووە لەو کاتا کردێتی قەت نوێژی درێژ نەکردێتەوە پێغەمبەری معادی بان کردووە نوێژی کردووە حەدیثی صحیحە ئەوەی بەرنوێژیە کە ئەبێ ئەم حکامانە بزانێ چونکە نەزانێ دوای وازانێ سونەت جێبەجێەکە خۆشی سونەت نییە بانی کردووە محاسەبەی کردووە تێ مەعاد بۆ خەڵک ئەزیەتە دەی چی خوێندووە حەسوورەتی وەشەمسی وەڵدوحا ئەمانەی خوێندووە بەڵام پێغەمبەر هەر ڕازی نەبوو تێدی کورتی کرد کابرایەک بووە لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتووەتە مزگەوتەکە لەگەڵ جەماعەتە نوێژی نەکردووە نوێژی بەیانیان لە حیوانەکە کردی و ڕۆیە دوای خەبەرەکەیان گەیانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم بانی کردی فڵان کەس هاتی بۆ مزگەوت بۆ لەگەڵ جەماعەتە نوێژ ناکەی ئەو خێرە لەدەست خۆتەخەی وتی ئەی پێغەمبەری خوا من کابرایە کاسبم ئەگەر لەگەڵ ئەو پیاوە لە نوێژکەم کاسبیەکەم ئەڕوا ناچارم هەم نوێژەکەم نەڕوا بچم بۆ کاسبێکم یەکسەر ئیمامی مزگەوتەکەی بان کردی نوێژەکە بێ لەبەر خاتری و پیاوە کورتکەیتەوە ئەم ئیسلامە ئەمەنە ڕەحمەتە ئەمەنە گەورەیە حتا ڕۆکی لە ناو ئیسلامە زیاتر گەورە و عەزەمەتی ئەم ئیسلامەت بۆ دەرەکەوێت چونکە 11 مانەیە 21 مانەیە 23 مانەیە 36 مانەیە 41 مانەیە ئیمامە بەڕێزەکانەمانەیان کردووە هەمووی بۆ خۆی ئەتوانن لە ماڵە بۆ خۆتان بیکەن چەندێک ئەتوانن بکەن ئاساییە چونکە سونەت بەردەمی نەگیراوە ناتوانین بەردەمی بگرین خی گەورە ڕەحمان پێ بکە و عاقبەت خێرمان بکە هەر ئەوەنە کافیە و خی گەورە عیبادەتمان لێ قبوڵ بکە چی شەو چی ڕۆژ لە باشتا کۆمان بکاتەوە